لە حقیقەتەوەی کە ئێستا دەمانەوێت بخینەوە کۆمەڵێ بیرۆکەیە نەکەوەی بڵێن توێژینەوەیکی زانستی سەرتاسەری بێت دەربارەی ئەم پرسە، چونکە ئەمە پرسێکی گرنگە ئێستا گرنگی پێدەدرێت. ئێمە دەزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت دوای بەهاری عەرەبی وجودی کریستیانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا جێگای مەترسیەوە، تووشی چەندین نەهامەتی بوون بەتایبەت لەژێر دەسەڵاتی گروپە توندڕەوەکان و هەروەها گەشەکردنی ڕەوتێکی لەوانەیە دینی توندڕە و ئەمە لە ئایندەدا جۆرێک لە نەئارامی و کاریگەری لە سایکۆلۆژیەتی مەسیحیەکان دەکات کە لە داهاتوودا خێرات بۆیە وەکو باسمان کرد پرسی مەسیحیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێکەوە ژیان لە چوارچێوەی ئەو شەڕە تائیفی و مەزهەبیەی کە ئێستا هەیە، وەکو هەنری کیسنجەر باز دەکات دەڵێت ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوشێوەی سیستەمی حروبی دینیە لە ئەوروپا کە لەوانەیە یەکتر قبولکردن زۆر ئاسان نەبێت بەتایبەت لە ڕووی مەزهەبیەوە. وە ئێمە باسی حاڵەتێک دەکەین کە پەیوەستە بە بوونی مەسیحیەکان. هەرێمی کوردستانیش یەک لەو شوێنانەیە کە تا ئێستا لایەنی کەم بۆتە شوێنێک کە زۆربەی هەرە زۆری مەسیحیەکانی عێراق لێرە کۆبوونەتەوە و لە ئایندەداش لەوانەیە بەرنامەیەکی تایبەت هەبێت بۆ مەسیحیەکانی عێراق، کریستانەکانی عێراق و کریستانەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆ ئەوەی هەرێمی کوردستان شوێنێکی ئارام بێت مەسیحیەکان لێ نیشتەجێبن و بمینەوە، چونکە وەکو زێری باب و باپیرانیان بێت. ئەمە بەڕاستی وەکو پرسێکی گشتی کە ئێمە ئەهمیەتی دەنێنێ نەک تەنها لە مناهەجی پەروەردە بەڵکو پێویستە لەسەر ئاسی لە ئایندەداش ئێمە باسی دەوڵەتی کوردستان دەکەین. لە دەوڵەتی کوردستان پێگەی مەسیحیەکان چی دەبێت لە دەوڵەتی کوردستان بەتایبەت لە دەشتی نینەوە و لەو ناوچانەی کە ئێمە دەزانین بەشێکی زۆر لە پێکاتەی کریستیان لەوێ نیشتەجێن. ئەمانە پرسی گرنگن. لە پرسی پەروەردەدا بەڕاستی من ویستم بە شتێک دەست پێ بکەم کە کۆمنتی مەسیحیەکی قەبتیە لەسەر موعتەمەرێک کە لە بەیروت کرا لەسەر وێنەی مەسیحیەکان لە مەناهەجی پەروەردە. ئەم کۆمنتێکی زۆر گرنگە ئەگەر سەیری بکەین. دەڵێت من وەکو مەسیحیەک ئینسانی موسڵمان باش دەناسم و لەوانەیە زۆر لە ئاەتەکانیشم لەبەر کردبێت، بەڵام موسڵمانێک منی ناناسێت، تەنها لەو ڕوانگەی منی دەناسێت کە چۆن مەلاکان و پیاوانی ئاینی فێریان کردووە، واتە نەک ڕوبەڕوو لەوەی کە منی بناسیت بەڵکو لە چوارچێوەیەکی تر منی ناسیوە، بەڵام من موسڵمانی باش دەناسم. ئەم دوو تەرەف پێی دەڵێن مەسلەی سۆرەی نەمەتی کە دروست دەبێت، چونکە لە بەرامبەر سۆرەیەکی نەمەتی دروست بووە لە لای موسڵمانەکان بەرامبەر مەسیحیەکان. ئەم سۆرە نەمەتیە ئێمە دەستنیشانمان کرد لە دیراسەیەکی ترە لەسەر هەستیاری فرەکلتوری لە دەشتی نینەوە لە ساڵی 2012 کە بینیمان مەسیحیەکان چۆن هەز دەکەن موسڵمانەکان چۆن سەیریان دەکەن لە چه ڕوانگەیەکە وەکو کافرێک وەکوەوەیەکە کە گومڕابێت یان تەنانەت مەسلەی جیهاد و کوشتن و ئەمانە بەنسبەت ئەوان حەڵال بێت، یان ئەوەی کە تۆ مەسیحیەک بکەی موسڵمان ئەوەی تر بەهەشتت مسۆگەر کرد. ئەم لەم چوارچێوەیە ئەوان سەیری دەکەن. بۆیە من لەو کۆمنتە بەڕاستی ویستم دەستی پێ بکەم بۆ ئەوەی بزانم سوورەی مەسیحیەکان، شکلی یان وێنەی مەسیحیەکان لە مەناهەجی پەروەردە لە هەرێمی کوردستان چۆنە، بۆ ئەوەی ئێمە بزانین لە چی پێشکەوت. طبعاً هەرێمی کوردستان لە ڕووی مەناهەجی پەروەردە شتێکی زۆر باشیان کردووە بە بەراورد لەگەڵ دەوڵەتە دراوسیەکان هەنگاوی زۆر چوەتە پێش، بەڵام ئەوەی کە تێبینیم کرد لە جیاتی ئەوەی کە شکلێکی مەسیحیەکان ببینەوە لە ناو مەناهەجی پەروەردە هیچ شکلێکم نەدیتەوە، بەڵکو مەسیحیەکان ینی وجودیان نییە، وجودیان نەبەوە. تەنانەت پێشتر
هەندە مەناهج شکلێکی سلبی تیابوو ئەو شکلیان کە هەلگرت ئیتر ناوی مەسیحیەکانیش سڕیەوەتەوە یعنی مەبەستمەوەیە مەسیحیەکان وجودیان نییە لە مەناهجی پەروەردە لە هەرێمی کوردستان ویستم وێنەیەک بدۆزمەوە ئەو وێنەیە نییە تەنانەت ئێمە ئەگەر بگەڕێینەوە لە مەسلەی مێژوو لە مەناهجی دینی لە ئاین ناسی کە ئێمە لە دوو قۆناغی بڵێن قۆناغی 11 و قۆناغی 12 ناونیشانێکی زۆر جوانیان داناوە پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی ئەمە طبعاً پێشکەوتنێکی زۆر گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکی وانە تۆ لە مناهجی پەروەردە ئەم جۆرە بیرۆکەیە دابنێ بەڵام دەبینین لە ناوەڕۆکە لەگەڵ ناونیشانەکە ناگونجێت ئەوەی کە دیارە مەسلەی چاکسازی لە پرۆسەی پەروەردە ئەگەر سەیری بکەین تەنانەت لە هەرێمی کوردستان کە کراوە چاکسازیەکی ڕووکەشی بووە شکلی واتە نەیتوانیوە کللتوری پێکەوەژیان بڵاو بکاتەوە مەسلەی لێبوردەیی و ڕێزگرتن لە بەرامبەر ئەمە حاڵەتێکە کە ئێمە دەبینین وجودی هەیە لەناو پەروەردەی مەدەنی چونکە ئێمە پەروەردەی مەدەنیمان هەیە و پەروەردەی دینیشمان هەیە بە هەمان شێوە و لە ناوەڕۆکدا شتی زۆر باشی تێدایە بەڵام نەیتوانی و ئەم جۆرە کللتورە بڵاو بکاتەوە سیستەمی پەروەردە بە هەمان شێوە نەیتوانیە هاوڵاتی یەکسان دروست بکات و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ ڕێزگرتن لە تایبەتمەندی و ئینتیمای جیاواز لە ڕووی دینی لە ڕووی مەزهبیەوە لە ڕووی نەتەوەیە لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئێمە شتێکی وە بەدی ناکەین کە دروست بووە لە هەرێمی کوردستان سەر ڕێەوەی کە چەندین ساڵە لەوانەیە مامۆستانەوەی کە لە بواری پەروەردە کاریان کردبێت دەزانن ئێمە پەروەردەی مەدەنی لە هەرێمی کوردستان هەنگاوێکی زۆر باشمان بردووەتە پێش بەڵام سەبەبی ئەسبابیش هەیە بۆ نەمانتوانیوە تا ئێستا ئەم جۆرە هەستە دروست بکەین لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لەسەر ئەساسی شوناسێکی نیشتیمانی ئێمە ڕێک بکەوین پەیامێکی پەروەردەیی دیاریکراومان هەبێت بۆ ئەوەی ئەو شوناسە دروست بێت لەسەر ئەساسی نیشتیمان ئێمە ئەگەر بگەڕێنەوە دواوە مەسلەی نەتەوە تەنانەت لە لەژنەی دستوری زۆر تەرکیزمان لەسەر وشەیە کرد گەلی کوردستان نەک گەلی کورد وەکو وشە و ئەمە لە هەموو بەشەکانی ئەو مادە دەستوریانەی کە پەسەندمان کرد ئەو وشەیە زیاتر تەنانەت لە دیباجە کە باسی دیباجە دەکەین باسی گەلی کوردستان دەکەین وەکو نەهامەتی بە شێوەیەکی گشتی وەکو ئەوەی کە پێکەوە ژیان مەسلەی ئاوەدانی هەموو پێکاتەکان بگرێتەوە نەک ئەوەی کە ئاماژە بە پێکاتێک بکەین وەکو کوردیان لایەنێکیان موسڵمان وەکو دین جگەلەوەی کە ئەو مادە و بابەتانەی کە پەیوەست بێت بەڵام دەی لە مادەکانی پەروەردە دەبینی ئەم حاڵەتە ئەم تێویدیەدا تێدا نییە بە تایبەت ئێمە لە مێژوو تا چەند ڕعایەتی مەسیحیەکان کراوە ئێمە طبعاً کێشەمان هەیە لە هەرێمی کوردستان نەک کێشەیە دەتوانم بڵێم دەبتە دوو ئیشکالیەکی قەومیە کە لەسەر ئەساسی کلدانی سریانی ئاشووری وەکو ئەساسێکی قەومی لە هەمان کاتیشدا دینی چونکە دوو بوعدی هەیە چۆن دەکرێت ئەم دوو بوعدە لە مەناهجی پەروەردە لە هەرێمی کوردستان ڕعایەت بکرێت و ئاماژە پێ بکرێت و دیراست بکرێت خاڵێکی تریش کە مەسەلەی پرۆسەی پەروەردەیە طبعا ئێمە لە پرۆسەی پەروەردەیی ئەو پرۆسەی کە پەیڕەو کراوە چ لە مەسەلە وانەوت گوتنەوە و چ لە مامۆستایان و ڕاهێنان و کۆمەڵێ پرسیتر نەیتوانێەوە طبعا ینی نەیتوانیوە نەوەیەک دروست بکە جیلێک دروست بکات کە پارێزرا بێت لە کللتوری توندڕەوی مەسەلەی تەعەسوب تا ئێستا وجودی هەیە توندڕەوی و تەتەڕف لە ڕووی ئاینی و مەزهەبیەوە تا ئێستا هەیە مەبەستمان چییە لەوانەی شاراوە تۆ لە منهەجا شتێکی زۆر باشت هەیە باسی پێکەوە ژیان دەکا باسی لێبوردەیی دەکا باسی فرەی ئاینی دەکا باسی هەموو شتێک دەکات بەڵام ئەوەی کە لە پۆلا دەوترێت چییە ئەو بە حکمی تێگەیشتنی خۆی پرسەکان بە قوتابیان دەگەینیت تەنانەت هەندەوانەی تایبەت لە دەرەوەی ئەو وانە پەسەندکراوانە بە قوتابیان دەدرێت سەبارەت بە بۆچوونیان بۆ مەسیحیەکان تێبینیان بۆ ئێزیدیەکان بۆ کاکەیەکان بۆ دینە جیاوازەکان هەروەها مەسەلەی دیموکراسیەت مەسەلەی مافی مرۆڤ مەسەلەی پێکەوە ژیان ئەمانە پرسی زۆر جیاوازن هەر مامۆستایەک بە دیدگایەکی تایبەتی خۆی کاری لەسەر دەکات طبعا ئەمەش پەیوەستە بە چی بەلاوازی لە پرۆسەی ڕاهێنان و ئامادەکردنی مامۆستاکان
ئەوەی کە دیارە لە وزارەتی پەروەردە هیچ خولێکی ڕاهێنان نەکراوەتەوە بۆ مامۆستایانی ئاینی یان ئاین ناسی هەروەها پەروەردەی مەدەنی و تەنانەت بەرنامەشیان نییە لەو ئاستەوە و یان خۆم پەیوەندیم بە چەندین بەڕێوەبەری گشتی کرد کە ئایاوان چ پلانێکیان هەیە بۆ ئەوەی تەنانەت مامۆستای ئەم بابەتانە ڕابێنن یان دەوراتی تایبەتیان بۆ بکەنەوە هیچ بەرنامەیەکی دیاریکراو لەو شوێنانە نەبووە و تەنانەت ئەگەر ئێمە دەچینە ناو پەرتۆکەکان کە من بۆیە دەڵێم وانە شاراوەکان چونکە کاتێک کە مامۆستای تایبەتمەند نەبێت و ئاراستە نەکرابێت بەو شێوازەی کە پێویستە ئەم مادانە بڵێتەوە حتمەن مادەی تر پێیان دەڵێت لەوەی کە لە ناو پەرتۆکەکان هەیە جگە لەوەی کە لە ناو پەرتۆکیش شتی بە ناونیشان شتی زۆر جوان و ڕێک و پێک هەیە بەڵام لە ناوەڕۆک دەبینی شتێکی تر لە لای قوتابیان دروست دەکات من نمونەیەکتان بۆ دەینم لە پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی بۆ پۆلی 11 طبعا ئاین ناسی نابێت ئاین ناسی بۆ بێت کە تۆ هەموو باسی ئیسلام بکەی ئەنجا لە ئەخیریا باسی تەنها ئیزیدی بکەی یان باسی ئیسلام بکەی ئەنجا بێی باسی یەهود بکەی بەڵام لە ڕوانگەی ئیسلامەوە لا پەڕە 58 وەکو نمونە تەنها وەکو نمونە ناونیشانێکی زۆر جوانمان هەیە ئازادی بیر و باوەڕ و ئاین ئازادی بیر و باوەڕ و ئاین بەڵام کە دێت ئازادی بیر و باوەڕ و ئاین لە دیدگای ئیسلام چۆن ئەم ئازادیە هەیە یەکسەر باسیەوە دەکەت لا ئیکراهە فی الدین قد تبین الرشد من الغی یعنی ئیسلام ڕوشدا ئەوانی تر هەمووی گومڕان واتە عەقلانیەت نییە یعنی یەکسەر ئەمە لای قوتابی دروست دەکات دەڵێت ڕاستە دەڵێت لا ئیکراهە فی الدین هەر یەکە و دینی خۆی بەڵام دینی ئێمە ڕاستە دینی ئەوان دینی کوفرە و ئیلحادە یان ئەسڵەن دینێکی هەڵەیە هەروەها باسیەوە دەکات وەکو طبعا لێرە باسی مەسیحیەکان کراوە بەڵام وەکو ئەهل الكتاب وقل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم فإن أسلموا فقد اهتدوا وإن تولوا فإنما عليك البلاغ ئەمەش لێرە شتێکی جوانە وەکو ئاەت وەکو طبعا ئێمە لێرە لەو شوێنە نین کە ئێمە تەقیمی هەڵسەنگاندنی ئاین بکەین بەڵام ئێمە باسی تەوزیفی نەسە ئاینیەکان دەکەین لە چوارچێوەی ئەو ناونیشانەی کە بۆ دانراوەتە ئێمە ناڵێن ئەمە غەڵەتەیان ڕاستە طبعا ئەمە نە ئیسلام مەجبورە قەناعاتی خۆی بگۆڕیت بۆ ئەوەی پێکەوە ژیان فراهم بکرێت و نە مەسیحیەکانیش مەجبورن بەوەی کە اعتراف بە ئیسلام بکەن چونکە ئەگەر مەسیحیەکان اعترافیان بە ئیسلام کرد کە ئەمە دینێکی سەماویە واتە ضرورەتی مەسیحی نامێت بە هەمان شێوە ئەگەر ئەوان ئیسلام یان ئەمە دوو دینی جیاوازە ئێمە دەزانین بەو شێوازە بەڵام تەوزیفکردنی لە چوارچێوەی ناونیشیان لەژێر ناونیشانێکی زەقا وەکو ئازادی بیر و باوەڕ و ئاین ئەم شتەمان بۆ دروست دەکات و دووبارە دێتەوە وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەمەش لە چوارچێوەی ئازادی بیر و باوەڕ و ئاین واتە تۆ ڕاستە حڕیەتت دایتێ کە کافر بێت بەڵام تۆ پێت گوت بەرامبەر کافرە یەکسەر پێت گوت کە ئەمەی بەرامبەرتە کافرە و دینی ڕاست نییە بە هەمان شێوە ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن إلا الذين ظلموا منهم ئەمەش لەژێر ناونیشانی ئازادی بیر و باوەڕ و ئاین دەکرێت ئێمە ئەگەر باسی ئاین ناسی بکەین مەسەلەی لێبوردەیی یان اعترافکردن بە ئەدیانی تر یان ئەوەی لا ئیکراهە فی الدین لە دیدگای ئیسلام لە دیدگای مەسیحی یەهودی ئیزیدی یان هەر دینێکی تر ئێمە دەتوانین لێرە بخەینە ڕوو بڵێن هەر دینێک بە شێوەیەک لە شێوەکان باسی ئەمەی کردووە بەڵام کاتێک کە تۆ لە دیدگای ئیسلامەوە تەنها باسی ئەمە دەکەی پێم وایە ئەمە کارێکی ترە بە هەمان شێوەکە باسی ئازادیەکە دەکا هەر لەناو لاپەڕە 59 باسی خاڵێکی زۆر گرنگ دەکات دەڵێت جیاوازی نێوان ئیسلام و ئەوانی تر کە لە ئیسلامە هەندێک شت حرامە لە لای ئەوان حەڵاڵە
بۆ نمونە خواردنەوەی مەی خواردنەوە و خواردنی گۆشتی بەراز ئەمە بە بەراوردێک لەگەڵ ئەهلی کتاب ئەوەی من زانیومەوە تێگەیشتومە نە لە مەسیحیەت نە لە یەهودیەت نەمەینە بەراز بەو شێوازە حەڵال نەکراوە بۆەوەی کە باز دەکرێت چونکە جۆرێک لە تەحریمی تێدا ئەمە ئوسوسی ئەدیانەکانە بەڵام کە تۆ لێرە باسی ئەوە دەکەی کە ئەمانە حەڵالیان کردووە دەبێت بزانی ئەساسەکە چییە یان لە چییە کە ئەوە برا مەسیحیەکان لەوانەیە بۆ ئەم تەفاسیلانە باشتر چونکە ئەوەی کە من پرسیارم کردووە تۆ لێرە یەکسەر حکمت کردووە طبعاً یەک لە شتانەی کە تێبینیمان کرد لە مەسەلەی هەسیاری فرەکلتوری لە مەسەلەی سوورەی نەمەتی مەسیحیەکان دەیانگوت موسڵمانەکان سەیری ئێمە دەکەین وەکو ئەوەی کە ئێمە 24 ساعت مەی دەخۆینەوە ئێمە نازانم پاکژ نینە چونکە شتێک هەیە بڵێن لە هەموو لە کللتوری کۆمەلگا ئیسلامیەکان چ کوردی بێت چ عەرەبی بێت هەیە دەڵێت بڵێن لە ماڵی مەسیحیەک بخەوە و لە ماڵی یەهودیەک بخۆ یعنی نان بخۆ لەوێ نان بخۆ و بەڵام لە خەوتن لە ماڵی مەسیحیەکە باعتیبار ئەوە وەکو مەدحێکە لە ئەسلوبی مەدحەوە بۆ مەسیحیەکان بۆی مەسیحیەکان ئەمینن بەڵام تۆ سیفەتێکی ترت داپاڵی يعني ڕاستە تۆ مەدحیت کرد بە سیفەتی ئەوەی کە تۆ ئەمە ئەمینە بەڵام سیفەتێکی تر داپاڵی بەنسبەت یەهودەکان یان جوولەکە لێرە تۆ سیفەتی پاکژیت پێدان بەڵام سیفەتی خیانەتت داپاڵی يعني ئەمە لێرە بەو شێوازە و ئەمە ڕەنگی داوەتەوە تەنانەت لە کللتورە لە کللتوری ڕۆژانە ئەمە وجودی هەیە و کاری لەسەر دەکرێت خاڵێکی تر کە مەسەلەی ئاینناسی کە ئەویش بە دیدگای بڵێن ئیسلامەوە سید باسی ئاینەکانی تر دەکەت چونکە ئێمە باسی ئاین ناسی دەکەن دەبێت ئاین ناسی بەمانای هەر ئاینێک چۆن سەیری خۆی دەکات واتە چۆن بۆسفی عیباداتی خۆی دەکات ئوسوسە ئەخلاقیەکانی خۆی لەناو پەرتۆکەکە بەڵام ئێمە باسی جوولەکە دەکەین لە هەر لەم پەرتۆکە لە ئەخیریە باسی جوولەکە کراوە ئاینی جوولەکە یەهودیەت لە بەشی پێنجەم و وەسفی کردووە بە چ شێوازێک بووە و چۆن بەنی ئیسرائیل چییە و چۆن چوونەوە هاتوونە و ئەمانە بەڵام دوو شتی تێدایە کە جێگای سەرنج و تێبینیە یەکەمیانەوەیە کە دەڵێت ئەم عهدی قەدیم کە لە 5 پێک هاتووە کاتی خۆی لە هەیکەلی سولەیمان کاتێک کە بابلیەکان داگیریان کرد ئەو عهدە قەدیمە نەما بزر بوو بەڵام دواتر کۆیان کردەوە لە سەرزاری کەهانەکان شتی زیادیان تێکردووە يعني ئەمە یەک شت لای دروست دەبێت ئەمە نەقڵ بووە لە شەفەهی وەرگیراوە باشە پرسیارەکەوە ئای ئیسلام خۆی قورئان کە هاتە خوارێ لە یەکەم شەو لە غار حەڕا هەموو کتابەکە بە پێغەمبەر درایان ئەوە تا ئێمە دەزانین کۆکراوەتەوە ئێستاش کێشە هەیە باسی قورئانی عوسمان و قورئانی فاتیمە دەکرێت چونکە دواتر وەرگیرا لە سەرزاری سەحابەکان بۆ لێرە جێگای گومانە بۆ لەوێ جێگای گومان نییە یعنی بەنسبەت یەهودەکان وەرگرتنەوەی نەسە دینیەکان لە کەهنەکان دوای ئەوەی کە کتابەکە نەما ئەمە تەحریفی تێکراوە یان تەحریف بووە بەڵام لە بەرامبەردا لە مەناهەجی ئەم بڵێن لە قورئانە ئەمە تەحریفی تێدا نییە هەرچەندە وەکو باسم کرد خلاف هەیە لە بینی قورئانی فاتیمە و قورئانی عوسمان و ئەوەی کە باز دەکرێت خاڵێکی تریش ئەوە لە کۆتایی چونکە بۆ ئەوەی پرسیار لە لای قوتابیان دروست بکات لەسەر ئاینەکان یەک پرسیارێکی زۆر جوانیان دانەوە دەڵێت پرسیار تەنها یەک پرسیاری داوە لەوەی لەم وانەیە باس کرا ئایا ئاینی جوولەکە لە سەردەمی موسا درودی خوای لەسەر بێت وەک ئاینی جوولەکەیە لەم سەردەمەدا ئەنی پرسیاری لێ کردووە دەڵێت تەنها لە هەموو ئاینی جوولەکە تۆوازت لە هەموو پرسەکان هێنا هاتی ئەم پرسیارت کرد بەوەی کە ئاینی جوولەکە ئاینێکی محەڕەفە هەروەها باسی زیدیەکان لە پەرتۆ لەی بڵێنی 12 هەم باسی زیدیەکان دەکا باشە لەسەر زاریوان شتێکی جوانیان نووسیوە بەڕاستی لە ناوەڕۆکە باسی عیبادات و ئەمانە بەڵام بیدایەت یەکسەر گومانێک دەخابەوەی کە هەندێک پێیان وایە ئەمە پەیوەندی بە یەزید بن معاویەوە هەیە و هەندێک پێیان وایە ئەمە ئاینێکی کۆنی کوردستانە
پێویست ناکرد تۆ بەم تەفاسی لە باسی جیاوازیەکان بکەیت. ئایا تۆ باسی ئەساسی ئیسلامت کردووە لەوەی کە هەندێک پێیان وایە لەسەر ئەساسێکی اقتصادی ئیسلام دروست بوو، هەندێک پێیان وایە ئەمە لە زەردەشتیە کە تۆ باسی یەهودیەت دەکەیت دەڵێت بەشێک لەوەی کە لە عیباداتی یەهودی بەتایبەت کە پەیوەستە بە ڕۆژی قیامەت لە زەردەشتیەکان وەرگیراوە. خۆ ئێمە دیراساتی تریشمان هەیە باسی ئیسلام دەکا، باسی مەسیحیەت دەکا، باسی ئەدیانەکانی ڕۆژهەڵ ئەگەر ئێمە بە دیدگایەکی علمانی یان ڕخنەگەر سەیری بکەین بڵێن ئەمانە ئەساسێکیان هەیە ئەو ئەدیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوونە بەشێکیان متەئەسر بوونە بە یەکتر بەتایبەت لە مەسەلەی زەردەشتی و چۆن چۆتە تێدا. بۆیە لەو پرسانەی کە پەیوەستن بە ئەدیانەکانی تر جۆرێک لە تێبینی و ڕخنیان داناوە، بەڵام کە پەیوەستە بە ئیسلامەوە ئەمە نییە. زۆر ئاساییە تۆ پەروەردەی دینیت هەبێت، ئوسوسی ئەخلاقی، یعنی پەروەردەی ئیسلامیت هەبێت، پەروەردەی مەسیحیت هەبێت، پەروەردەی یەزیدیت هەبێت، باسی عیبادات بکەی و باسی ئوسوسی ئەخلاقی بکەی. بەڵام کاتێک کە دەچێت مەسائلی خلافی لێرە کێشەت بۆ دروست دەبێت. بۆیە وەکو باسم کرد لە هەموو ناوەڕۆکەکان کە ئێستا سەیری دەکەی باسی ئوسوسی ئەخلاقی دەکەن، بەڵام لە چیکردنەوە لە تەوزیح لە باسکردنی ناوەڕۆکەکە لێرە کێشەمان بۆ دروست دەبێت. بۆیە دەبینین ئێمە کێشەیەکی تریشمان هەیە لە مەسەلەی فێرکردن. قوتابخانە گشتیەکان ئەوەی کە پەیوەستن یان پەیوەندیان بە وزارەتی پەروەردەوە هەیە فەشەلێکی زۆر گەورەیان هێناوە، چونکە ئێمە دەزانین ئەسبابی زۆر هەیە، پەیوەستە بە وەزعی مامۆستایان، پەیوەستە بە ئەهەمیەتی قوتابخانەکان، بەڵام لە بەرامبەردا ئێمە فێرکردنی هاوتەریان هۆیەکانی ڕاگەیاندن بڕۆن سەیری کەناڵە مەحەلیەکان بکەن. بەدەیان کەناڵی مەحەلیمان هەیە کە پەیوەستە بە سەلەفیەکانەوە بە ئەحزابی ئیسلامی جۆرەها وتار و خوتبە و تێبینی و شەرح و تەحلیل و ئەمانەی تێدایە کە زۆر جار حەساسیەت لە لای پێکهاتەکان دروست دەکات. بە مەسەلەی قوتابخانە تایبەتەکان کە ملزەم نین بە مەناهەجی پەروەردەیی وزارەتی پەروەردە، بۆیە قوتابخانە تایبەتەکان ئەوانیش منهەجی تایبەتی خۆیان هەیە، بە شێوازێکی تایبەتی خۆیان کار دەکەن کە ئێستا ئەمانە زیاتر وای لێ هاتووە ئەوانەی کە لەوێ تەخەڕوج دەکەن لە قوتابخانە تایبەتەکان لێ هاتووترن لەوەی کە لە قوتابخانە گشتیەکانی هەرێمی کوردستان کە پەیوەندیان بە وزارەتیان سەر بە وزارەتی پەروەردەنا. من پێم وایە ئەم وەسفەی کە ئێستا کردمان هەمووی لە چوارچێوەیەوەیە کە ئێمە پەیامێکی دیاریکراوی پەروەردەییمان نییە بۆ مەسەلەی پێکەوە ژیان و سیستەمی پێکەوە ژیان، چونکە ئەگەر ئەم پەیامە هەبێت دەبێت و ئەم پەیامە وەرگێڕیەوە لە چوارچێوەی پرۆسەیەکی گشتگیردا کە پەیوەستە بە پەرتۆکەکان، پەیوەستە بە مامۆستاکان و شێوازی ڕاهێنانی مامۆستاکان کە بگونجێت لەگەڵ ئەوەیە. بۆیە ئێمە بەڕاستی لەوانەیە چەند خاڵێکمان دانابێت، بەڵام ئەم خاڵە پێویستی بە دەوڵەمەندکردنە و پێویستی بە دیراساتی زیاترە، چونکە ئێمە ناتوانین لێرەدا تەنها باسی ئەم حاڵەتانە بکەین کە هەیە، چونکە من تەنها باسی نموذەجێکم کرد، نمونە ئەویش لە یەک ساڵ. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بابەتە کۆمەڵایەتیەکان، لە بابەتە کۆمەڵایەتیەکان تێبینی زۆر هەیە، لە مێژوو، لە تاریخ کە باسی تاریخ دەکەن، باسی تاریخی هەرێمی کوردستان و گەلی کوردستان دەکرێت. ئایا وجودی مەسیحیەکان لە چوارچێوەی تاریخ چەندە و چۆنە و بە شێوازێک باس کراوە؟ دەبێت ئێمە لێرە چوارچێوەیەکی محەددی بۆ دابنین. بۆیە من پێم وایە پێویست دەکا ئێمە پەیامی پەروەردەیی بە دروستی و بە تەواوەتی دابنێن، هەروەها گونجاندنی ناوەڕۆکی پەرتۆکەکان بە بەراورد لەگەڵ پەیامی پەروەردە، ئەو پەیامەی کە هەمانە و دەمانەوێت بچەسپێنین، چونکە ئێمە بەرەو قۆناغێکی تر دەڕۆن، قۆناغی سربەخۆیی هەستکردنی پێکهاتەکانی کوردستان بەوەی کە وجودیان هەیە، نەک تەنها وجودێکی سووەری، نەک تەنها لە چوارچێوەی سیاسی کە ئێمە ئێستا بیری لێ دەکەینەوە کە کۆتاییان هەیە یان لە یەکە ئیداریەکان، بەڵام دەبێت وجودێکی تریان هەبێت لەوەی کە هەموو هاوڵاتیانی کوردستانیش بزانن کە پێکهاتەیەک هەیە، وجودیان هەیە. دانانی پرۆگرامی پێویست بۆ ڕاهێنانی مامۆستا تایبەتمەند بۆ پەروەردەی مەدەنی، ئەوەی کە تێبینیمان کرد کە سەردانی قوتابخانەکانمان کرد، ئێمە مامۆستای پەروەردەی مەدەنیمان نییە لە کوردستان و مامۆستای پەروەردەی ئیسلامیشمان نییە. ئەم دوو مادەیە وەکو ڕسم و ڕیاضە، کاتی خۆی ڕسم و ڕیاضە هەبوو، وەرزش
تەنها نیسابیان پێ تەواو دەکرد، یعنی مامۆستای بیرکاری ئەگەر نیسابی تەواو نەبووە دێن وانەی ئاینی پێدەدەن و ئەگەر مامۆستای بڵێن جوگرافیا وانەکانی تەواو نەبێت دێن پەروەردەی مەدەنی پێدەدەن. بۆیە مامۆستای تایبەتمەند و وجودی مامۆستای تایبەتمەند لەم دوو بوارە چونکە ڕاهێنانیان بوو پەیامەکە بە تەواوەتی لێ تێگەیشتن و چۆن بتوانن ئەم پەیامە بگەینە قوتابیان کە ئەمە لە هەرێمی کوردستان حساسترین دوو پرسە کە پەیوەستە بە پەروەردەی مەدەنی و پەروەردەی ئاینی و ئاین ناسی مامۆستای پسپۆرمان نییە و تەنانەت لە مەسەلەی تەعیناتیش هیچ ڕەچاوی ئەم حاڵەتە نەکردووە، بەڵکو لە هەموو قوتابخانەکان وانەی پێپڕ دەکەنەوە، یعنی نیسابی مامۆستاکانیان پێ پڕ دەکەنەوە. بۆیە لێرە دەبینی مەسەلەی سەرپەرشتیاری چونکە یەک لە گرنگترین پرۆسەکانی پەروەردە لە هەر وڵاتێک بەتایبەت لە هەرێمی کوردستان مەسەلەی سەرپەرشتیاریە، ئیشرافی تەربەوی. لە ئیشرافی تەربەوی زۆر ئەهمیەت نادەن ئەم دوو مادەیە، مەسەلەی پەروەردەی مەدەنی و پەروەردەی ئاینی هیچ گرنگی پێ نادەن. بۆیە دەکرێت ئەگەر هاتو مامۆستای تایبەتمەندت هەبێت پەیامێکی دیاریکراوی هەبێت و ڕاهێنان بۆی کرابێت دەبێت ئیشرافی تەربەویش کارا بکرێت بە شێوازێک کە بە دوواداچوونی ئەم پرسە بکرێت تا چەند پەیامی پەروەردە گەیشتوتە قوتابیان. ئەمە حاڵەتێکی زۆر گرنگە کە پێم وایە ئێستا لە هەرێمی کوردستان سڕ کراوەتەوە، یعنی لە حاڵەتی تەجمیددایە. سەبارەت بە ناوەڕۆکی پەرتۆکەکان وەکو تێبینی لەوانەیە تێبینی تریش هەبێت ئاین ناسی جیا بکرێتەوە لە پەروەردەی دینی، چونکە دەکرێت قوتابی موسڵمان یان منداڵی موسڵمان پەروەردەی ئیسلامی پێ بدرێت و هی مەسیحیەکان یزیدیەکان کە وجودی هەیە ئێستا هەیە لە بەرنامەی یان منهەجەکانی پەروەردەی هەرێمی کوردستان وجودی هەیە، بەڵام کاتێک کە لە ئاین ناسی بە تەسەوری من پێویستە جیا بکرێتەوە بەتایبەت لە قۆناغی کۆتایی چونکە ئەمانە تێگەیشتون لەوانەیە ئاستی فکریان باشترە، دەکرێت ئێمە مادەی تایبەت تەنها بە ناوی ئاین ناسی و ئاین ناسی ئاینەکان وەکو چۆن ئاینەکە باسی خۆی دەکا نەک وەکو چۆن ئیسلام سەیری ئاینەکان دەکا، واتە ئاین ناسی با ئیسلامی بناسیت وەکو چۆن ئیسلام سەیری خۆی دەکا بە تایبەت لە بواری عیبادات و بنەما ئەخلاقیەکان، هەروەها مەسیحیەکان چۆن سەیری خۆیان دەکەن بە وەصف بکرێت، یزیدیەکان بەم شێوازەوە دەکرێت ئێمە فراوان بکەین چونکە زۆر گرنگە قوتابی کورد بزانیت ئاینی مەسیحی چییە، ئاینی جوولەکە چییە، ئاینی زەردەشتی چییە، ئاینی کۆنفۆشیۆسی بۆ نمونە بوذی، هەموو ئەمانەی کە هەنە وجودیان هەیە دەکرێت ئێمە بە قوتابیەکان بدەن و جۆرێک لە ئاشناییان پێ بێت، یعنی بزانن چەند ئاین هەیە لە جیهان و یعنی مەبەستمەوەیە بەرنامەیەکی تایبەت بۆ ئاین ناسی و ئەمە تاکە کتابی هاوبەش بێت لێوان هەموو، چونکە ئێمە دەزانین لە پەروەردەی سریانی مادەی ئاین بۆ تەڵەبەی سریانی نادرێت تەنها ئەوەی کە پەیوەستە بە ئاینی مەسیحی، لە یزیدیەکانیش بە هەمان شێوە، بەڵام بە شتێکی هاوبەش هەبێت لە چوارچێوەی تەنها ناونیشانی ئاین ناسی و ئاین ناسی ببتە ئەساسێک کە ئێمە قوتابیانی کورد فێر بکەین بۆی کە جۆرێک لە تێگەیشتنیان هەبێت بۆ ئاینەکان. پەروەردەی ئیسلامی وەکو باسم کرد پەر ئەمانە هەمووی پەیوەست بێت بە عیبادات و بنەما ئەخلاقیەکان، دوورکەونە لە مەسالی خلافی چونکە قوتابی بە تایبەت لە مەراحلی بدایەتی تەمەن لە سەفی 1 و 2 تا دەگاتەنەوە لەم قۆناغە پێم وانییە تەقەبولی زۆر مەسائلی خلافی بکات، دەکرێت تۆ تەنها مەسائلە گشتیەکانی عیبادات پێی بڵێ. ئەمە تەسەورێکی گشتیە لەسەر وێنەی کە دەڵێم وێنەی مەسیحیەکان سەرەتا باسم کرد، ئەوەی کە وێنە بێت هی مەسیحیەکان لە مەناهەجی پەروەردەی کوردستاندا نییە، ئەگەر هەش بێت لە چوارچێوەی ئازادی بیر و باوەڕ و ئاین، بەڵام بم شێوازەی کە خستمە ڕوو باس کراوە، ئەم جۆرە ئازادیە بم شێوازە خراوەتە ڕوو بەوەی کە بەرامبەر ئیتر کافرە هەر چۆنێک بیت مهم وازی لێبێنە بە ئەو عیباداتی خۆت بکە تۆ عیبادەت، ئەمە مەسەلەی فرعینی، بەڵام تۆ یەکسەر اتهامت کردووە بە کوفر و ئەحکامی کوفریش دواتر دەبتە پرسیار لە لای ئەو چۆن دەکرێت عیلاج بکرێت و چۆن دەکرێت ڕوبەڕووی ئەمانە بینەوە. و یەک لە تێبینیە گشتیەکانەوە بۆ هەندێک لە قوتابیە مەسیحیەکان باسیەوەیان کردگوتی هیچ قوتابیەکی مەسیحیم نەبینی ئەگەر کوڕێکی موسڵمانیان کچێکی موسڵمانیان هاوڕێیەکی
مفاتحەی ئیسلامبوونی لەگەڵ نەکردوێت. یعنی لە ژیانی خۆیدا لە بەتایبەت لە ژیانی تەڵەبایەتیە دائیمەن هەوڵیان داوە تەڵەبەی ئیسلامی یان هەر تەڵەبەیەکی ئەتیادی پێی گوتووە ئەرێ تۆ بۆ نابێ موسڵمان، یان بۆ واز لە ئاینەکەت نانی چونکە ئاینت تەواو نییە و ئیتر ئەمە خاتەمە نەبیینمان هەیە و تۆ دەبێت واز لە هیچ قوتابیەک هیچ بەتایبەت لەو فۆکەس گروپانەی کە کردمانەوە بینیمان هیچ قوتابیەک نەبوو کە حاڵەتێکی وا توش نەببێت. واتە دائیمەن مفاتحە کراوە دەبێت دینی خۆی بگۆڕیت لەلایەن هاوڕێکان و برادرەکانی. ئەمە وەکو باسم کرد کۆمەڵێ تێبینی گشتیە لەسەر منهاجی پەروەردە لەوانەیە نەچووینە ناو وردەکاری و تەفاسیل و ئەمانە. پێمان باشە وەکو ئینستیتیۆتیش وەکو فکرە بیرۆکە چۆن دەکرێت دیراسەیەکی معەمەقتر لەسەر ئەم پرسانە بکرێن بەتایبەت لە مەسەلەی پەیامی پەروەردە و هەروەها دوجار دووبارە ڕێخستنەوەی مناهەجی پەروەردەکە بگونجێت لەگەڵ ئەم قۆناغی داهاتووی کوردستان کە ئێمە بەرەو قۆناغێکی تر دەچوین ئەویش مەسەلەی سەربەخۆیی تەواوە یان لایەنی کەم ئێستا مەسیحیەکان هەست بە بوونی خۆیان دەکەن لە هەرێمی کوردستان بۆیە دەکرێت لە هەموو بوارەکان چ بوارە سیاسیەکان بواری ئابووری و تەنانەت لە مەسەلەی پەروەردەش ئێمە ڕەچاوی ئەم حاڵەتە بکەین. زۆر سوپاس.